کاری مەش کاری کاشکاری شاگردی وەستاشم لەگە وەستایەتمە و ئیشی میژە ئەوەیە خێزی بۆ دێم دەیگرمەوە چەمەتوی لێ دەدەم و ئاوی لێ دەدەین و کاشی بۆ دەبەمە پێشێت چەمەتوی بۆ دەبەمە پێشێ و خولاسەوان ئەو کە ئیشانەی کە مەربوط بە من ئەوانەی بۆ دەکەم. من وەستای کاشی لە ڕۆژهەڵاتی ڕاهاتوین لە شاری مەهابادەوە ئیشی کاشی دەکەین، کاشی حەرزی لێ دەدەین، کاشی دیواری لێ دەدەین، واجیهای لێ دەدەین، بەردی مەرمەڕ لێ دەدەین. کاشی کە دانوای قیاسدا هەیە ئیدیاس کەسە هەر نەفرەی بە سەلیقەی خۆی ئەندازەی کاشەکەی بۆ خۆی دەکرێت، جا جووری کاشەکەی لە کشوێرێکی سازکرا بێ چ دەرەجەیەک بێ هەموو کارتۆنەکاندا نووسراوەدا کە لەسەر کاشەکەیە حەز کەسی بە حەزی خۆی دەکرێت. ڕاستی من وەکو دوکاندارێک دوکانی جلوبەرگی مناڵانم هەیە، پۆشاکی مناڵمان هەیە. دیارە مناڵی شەوەی کە جلی بۆ کڕیان دایکێتیان باوکێتی زیاتر ئێمە دایک لەگەڵ مناڵە سەردانمانەکەوێنە دوکانەوە دایک و جلوبەرگی مناڵانمان هەیە. خواستی هاوڵاتانیش زیاتر ئێستا لەسەر جلوبەرگی مارکە شتی عەسڵە. خۆی هەموو مۆسیمێک کاتی خۆی هەیە و شێوە جلوبەرگێکیە، بەڵام شێوازی جلوبەرگی زستانە بەڕاستی خواستێکی زۆری لەسرە، خاستە لەم کاتا ئێستا کە باران کرد سەرمابوو خەڵکیەت بۆ شتی زستانە. Наша задача приобщать широкие массы людей к автомобильной культуре, знакомить их с теми автомобилями, которых они раньше никогда не видели. Привлекать интерес, в принципе, к автомобилям необычным, редким. Довольно много ездим. В прошлом году мы на нем съездили в Крым, съездили в Сочи. В этом году съездили в Санкт-Петербург и в Сочи. То есть он довольно много ездит, несмотря на то, что 58-й год выпуска как-никак. Мы очень ждали долго эту выставку, мы любим ретро-автомобили, очень хотели посмотреть старинные автомобили. Здесь представлены модели, различные модели, и американские автомобили, и там вроде итальянская пожарная машина, и наши советские модели тоже.